فەرهاد پیرباڵ، حەمکۆ، جەلال پەرێشان، کاروان بەرخەسپی و ماڤاندام و ئاوات حسامەددین لە کاندیدە دیارەکانی سۆشیال میدیان بۆ هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. ئەو کارکتەرانە وەک کاندیدی سەربەخۆ خۆیان ناساندووە، پێشتر بەهۆی دەرکەوتنیانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ناسراو بوون. تەنها ئەمانە نین، بەڵکو 84 کەس وەک کاندیدی سەربەخۆ بەشداری دەکەن لە پاڵ 12 لیست و هاوپەیمانێتی چێبڕچێ لەسەر 95 کورسی دەکەن. ئەگەرچی خۆیان دەڵێن سەربەخۆین، بەڵام ئایا سەربەخۆن؟ یان کاندیدی لایەنەکانن لە ژێر ناوی سەربەخۆدا بۆ پەرتکردنی دەنگی ناڕازی و سەرلێشێواندنی خەڵکی بێلایەن. بە تەماشاکردنی سیڤی کاندیدەکان یان چاوێکی خێرا بە پرۆفایلیان لە فەیسبووکدا بجێڕیت، بۆت دەردەکەوێت بەشێکی زۆریان ئەندام یان هەواداری دڵسۆزی حیزبەکانن. بۆ نمونە جەلال پەرێشان لە خولی ڕابردوو لەسەر لیستی پارتی ئەندامی پەرلەمان بوو، کەچی ئێستا بە شێوەی سەربەخۆ خۆی کاندید کردووە. فەرهاد پیرباڵ سەرەڕای فشارەکانی سەری، بەڵام هەوادارێکی سەرسەختی بارزانیە. ئەو بانگەشەی ئەوەی دەکرد پێویستە کورد پادشایەکی هەبێت، ئەو پادشایەش بارزانی بێت. داوای دەکرد لە هەرێم سیستمی بنەماڵەی پاشایەتی هاوشێوەی وڵاتانی کەندا و حکومڕانی بکات. دکتۆر کەنجێ بەخەبەر دێن والله یان بە ئاگا دێن ڕەبتە بە ئینتخاباتی داهاتوو کاگنێ سیلڤان برای گەورەمانە ئەو تۆڵان دەڕوا. ئامانجی حیزبەکان بە تایبەتی پارتی وێچێتی لە کاندیدکردنی ژمارەیەکی زۆر خەڵک لە ژێر ناوی کاندیدی سەربەخۆ چەند ئامانجێکی لە پشتەوەیە. یەکەم، وا دیارە ئەو حیزبانە ئامانجیانە لە دەرەوەی لیستەکانی خۆیان ئەندامی دیکە بۆ پەرلەمانی کوردستان سەر بخەن و بۆ ئەوەی لە خولی داهاتووی پەرلەمان بێنە ناو فراکسیۆنەکانیانەوە یان لە بڕیار و هەڵوێستەکانیاندا شوێنیان بکەون. دووەم، ئامانجێکی دیکە بۆ پەرتکردنی دەنگی ناڕازی و سەربەخۆیە، چونکە حیزبەکان دەنگدەرانی خۆیان دیاری کراون و لە ڕێگەی ڕێخستنەکان دەنگی ئەندامەکانی خۆیان کۆ دەکەنەوە، بەڵام بۆ ئەوەی بەشێک لە دەنگی خەڵکی ناڕازی و بێلایەن کە زۆرینن بەدەست بهێنن هاتوون لە دەرەوەی لیستەکانی خۆیان هونەرمەند و کەسانی بەناوبانجی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانیان کاندید کردووە. هەر بەنای مامەوەندام داخڵم بەلەقەبی خۆمام بۆی خەڵک دڵنیا بێتەوە و دڵنیا بن لەوەی کە ئەوەی کە لە کۆمەتە خۆیان قەشمەرەکەن یەکێکم لەوانەی کە زۆرترین دەنگ ئیمنە. سێهەم، بەشێک لەو کاندیدانە لە ناو حیزبە سەرەکیەکانی خۆیان خۆشەویست نەبوون، هەر بۆیە شەوەکو کاندید پەسەند نەکراون و ناچار چانسی خۆیان لە دەرەوەی حیزبەکانیان تاخی دەکەنەوە. چوارەم، ئامانجێکی دیکە بۆ بەدەستێنانی شەرعیەتە بۆ پرۆسەی دەنگدان، چونکە لە دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێژەی دەنگدان لە پارێزگاکانی هەرێم نەگەشتە بووە لە سەدا 35 و ئەگەر لەم هەڵبژاردنەشدا بەو شێوەیە بێت، ئەوە شەرعیەتی پەرلەمانی داهاتووی کوردستان و حکوومەت و دام و دەستگاکانی دیکە دەکەوێتە ژێر پرسیارەوە کە نوێنەرایەتی دوو لە سەرسەی کۆمەڵگە ناکەن. ئێمە هەمومان دەزانین پێشڕەوی کورد پارتیە، پارتی هەمیشە حزبی یەکەمە، وار هەمووشمان دەزانین کەوا سەرۆکمان جەنابی بارزانی سەرکردەی کورد و کوردستان و هەرێمی کوردستانە. پێویستە لەناو پاش ئەو دروشمانە بکەینە عملی و ئیشی پێ بکەین، لە فیری بیکەینە پراکتیس کە ئەویش لەناو پاش لە جیاتی برێن بژی پارتی و بارزانی، بە ئەمە هەمومان بڵێن بژی کورد و کوردستان. و من پێم وایە پارتی لە حیزبایەتی دەرچووە، ئێستا چوویتە ناو قۆناغی نەتەوایەتی و هەر بۆ ئەو بابەتە من پێشنیاری لۆگۆیەکی نوێم کردیار وەکو دەبینن لە پێشتان جەنابی بارزانی